مادەی هۆشبەر بە شێوەیەکی مەترسیدار لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بڵاو بۆتەوە. دەستگا ئەمنیەکان سەدان کەسیان بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانی پێوەکردنی دەستگیر کردووە و زۆربەی بەرپرسان وڵاتانی دراوسێی عێراق بە سەرچاوەی هێنانی مادەی هۆشبەر دەزانن لە کاتێکدا ڕێوشوێنی تەواو بۆ بنەبڕکردنی نەگیراوەتە بەر. بەڵام ئەوەی لە ماوەی ڕابردووە بۆ گیراون بەشێکی زۆر خەڵک گیراوە بە ئینەوە دراوەتە ئاسایشی لە ئاسایشا سجن کراوە تاقیقی لەگەڵکەوە ئامارەکانی لای ئێمەش زۆرن بەڵام بە پێی ئەو پشکنینانی کە لە دەواازەکانان پێمان وایە هێشتا پشکنێکی زۆر گەورەنی چکە پێویستی بە ئامێری پێشکەوتوو هەیە بۆی هەر مرۆڤێک دێتە ژوورەوە بدا لەو سۆنەرانە تەنان ئێستا سۆنەری بۆ ئۆتۆمبیلەکانیش دانراوە لە ماوەی ڕابردووە نە بۆ بەڵامێشتا نەکەوتو دەکار. مادەی هۆشبەر لە ناوچە سنووریەکانی عێراق وەک ناوچەکانی بەسرە و ناوچە سنووریەکانی پارێزگای دیالە زیاتر بڵاو بۆتەوە. مخدرات بەعام لە دووزە فترێ پێشدا زۆر خراپ و زۆر تەشەنی کردو حتا لە مەکتەبەکان لە گازینۆکان لە ئینەکان حتا لە ماڵەکان لە چەند منتقەیەکیش. لە هەندێک ناوچە دەستخستنی مادەی هۆشبەر زۆر ئاسانە. بە شێوەیەک پۆلیس هەبووە لە کاتی دەوامدا مادەی هۆشبەری پێوە گیراوە. باندی گەورە پەیدا بوون و بازرگانی پێوە دەکەن. دەیان بازرگان بڕیاری گرتنیان بۆ دەرچووە و بازرگانەکان ژنیشیان تێدایە. هەر بۆیە وتەبێژی حەشدی شعبی بە ئاشکرا دەڵێت بازرگانەکان دەسەڵاتدارن. وإلا بۆ عیدام دەرناچێ بۆ سەدها نەفەریان لە دووس خوڕمات کردیانە خستیان نەوسیژن و جورم مەشهوریان پێیان و دەستیان کردیان بۆ عیدامیان نەکرد بۆ دەریان کرد. ڕێوشوێنی دەستگا ئەمنیەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هێشتا نەبوونەتە لەمپەری جدی لە بەردەم سنوورداناندا بۆ مادەی هۆشبەر. بەتایبەت قاچاقچیەکان تەکنیکی تازە بۆ گواستنەوەیان بەکاردێنن وەک شاردنەوەی ئەو مادانە لە نێو جەستەی مریشک و باڵندە و لە نێو شوێنە زۆر نهێنیەکانی ئۆتۆمبیلدا. نسبەکان بۆ خواردن بووە بۆ شخصی بووە و بەشێکشی بۆ قاچاق بووە. هێشتا ئەوانەی کە لە پەروێزخانە هاتووم خۆشبەختانە ینی قاچاقی زۆر گەورە نەبوون نسبەکە ڕێژەیی بۆ زۆر گەورە نەبووە. برادرانی ئاسایشمان شەو ڕۆژ لە تاقیقن و بەردەوامی متابعاکەن و خەڵکی شانی معلوماتی جدیان دەتیەوە هەمووشمان هاوکاریانین. بەڕای شارەزایان گەر عێراق و هەرێم پلانی ورد بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەردا نەنێن ئەوە بەکارهێنان و بازرگانیکردن بەو جۆرە مادانە ڕوو لە زیادبوون دەکات. بەو پێی قاچاقچیەکان قازانجی گەورەی لێ دەکەن. ئەمەش وا دەکات لە داهاتوودا مەترسیە کۆمەڵایەتیەکانی گەورەتر ببنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.